سوپای تورکیا بەردەوامە لە بەزاندنی ناوچە سنووریەکانی باشووری کوردستان. بە قوڵایی چەندان کیلۆمەتر لە ناوخاچی هەرێمی کوردستان ژمارەیەک پێگە و سەربازگەی خۆی بە هێزێکی زۆرەوە جێگیر کردووە. ئەمەش نیگەرانی و ترس و دڵەڕاوچەی زۆری لای هاوڵاتیان و دانیشتوانی برادۆست و سۆران و باڵەکایەتی و بناری قەندیل دروست کردووە. هاتنی جێشی تورکیا بۆ سنووری برادۆست تەبەن ترس و دڵەڕاوکەیەکی زۆر دروست کردە لە ناو خەڵکدا لە ناو هاوڵاتیاندا بە شێوەیەکی گشتی. بەهۆی هاتنیشی مەسەن چەندین گوند چۆر کراون خەڵک بێزار بووە لە بارودۆخەکەی هیچ هەڵوێستێکیش نییە لە بەرامبەردا خەڵکی ڕەشبینە. هاتنی ئەم هێزەی تورکیاش ئەگەر باگاداری حکومەتی هەرێم یان ببێ ئاگاداری حکومەتی هەرێم هاتبی ئەمە مەترسیەکی زۆرە بۆ ئاهیندەی کوردستان و بۆ مەترسیەکانیش ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبی. بۆیە داوا لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەین و هەروەها داوا لە حکومەتی بەغدا دەکەین کە بێنە سەرخەت. وێڕای لەشکرکێشی سوپای تورکیا ڕۆژانە بەردەوامە لە بۆردومان و تۆپبارانکردنی گوند و ئاواییەکانی باشووری کوردستان لە سنووری برادۆست. بەو هۆیشەوە سەدان هاوڵاتی لە گونشینان و دانیشتوانی بە ناچاری ناوچەکانی خۆیان چۆڵ دەکەن لەسەر زێدی خۆیان ئاوارە دەبن. ترس و دڵڕاوشەیەکی زۆر هەیە کە هێزەکانی تورکیا کە بە تایبەت لە لێدوانی بەرپرسەکانیان وڵاتەکەیان بە نیازنین بگەڕێنەوە ینی تاکتیکی عسکەریان هەیە و مانەوە لەو منتیقانە ئەوەش کاریگەرێکی زۆر خراپیە و بەداخەوە دەبی هەم حکوومەتی هەرێم هەم پەرلەمان و هەم دام و دەستگاکانتە دەبێ بێنە جواب و قسە بکەن یان ناکرێ پێشڕەویان بکەن و بە ئاگاداریوان بێنە ناو سنوورەکە یان دەبێ بەڕاستی هەڵوێستیانە بێت چکە ئەوە بەڕاستی کارەساتێکی گەورەیە هێزێکی داگیرکەری وەکو تورک بە کەیف خۆی بێتە ناو خاچی باشووری کوردستان. ئەوەی وڵاتی تورکیا ئەکا پێشێلکاری خاچی عێراقا پێشێلکاری یاسای نێودەوڵەتیە بەڕاستی هیچ کەسێک و هیچ هێزێک لە بەردەم ئەو سوپایانە کە گومانی ئەومان هەیە وەکو ئەفرین و کۆبانی و ئەوانش تورکیا بە ئێرش داگیر بکە و هیچ کەسێک نییە بەرگری بکاو لەو خاکە. داواکارم لە حکومەتی هەرێمی کوردستان هەلوێستێکی جدیان هەبی لەسەر خاچی هەرێمی کوردستان. نیگەرانی و ترس و دڵەڕاوچەی هاوڵاتیان و دانیشتوانی سۆران و برادۆست و باڵەکایەتی و بناری قەندیل لە کاتێکدایە حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان و کۆمەڵگەی نێودەوڵەتی تەواو بێدەنگ و بێ هەڵوێستن لە بەرامبەر هێرش و پەلامارەکانی سوپای تورکیا دوجار خەڵکی سڤیل و گونشین دەبنە ئامانج و زیانی گیانی و ماڵیان پێدەگات. بەردەوام پێشڕەویەکانی سوپای تورکیا بۆ ناوخاچی هەرێمی کوردستان ترس و لەڕاوچەی زۆری لای هاوڵاتیان و دانیشتوانی ناوچە سنووریەکانی هەر یەک لە برادۆست و سۆران و باڵەکایەتی دروست کردووە. داواکار حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق هەڵوێستی جدیان هەبی لە بەرامبەر ئەو پێشێلکاری و پەلامارانەی سوپای تورکیا کە دەیکاتە سەر ناوچە سنووریەکانی باشووری کوردستان. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.